كتاب نووسین بە کەڵک نایە لە خۆتۆ بڵێ با منش کتێبێکم ببێ علەمایی لە خواترس مسلمانی لە خواترس وا ناکە بڵێ با منی شتێکم ببێ بەخوا زۆرینەی ئەوەی لە تەجروبە بینیمە زۆرینەی بۆ خوا نییە بە تەجروبە ئەمما ئەگەر کەسێک داوای لێ کردی بۆ منە تیشتێکی وا بنووسە زۆر زەرورە خەڵکی خەریکەت یاچێ زۆر پێویستمان بە کتێبێکی وایە کتێبێکی وا نوقسان بۆ خەڵکی ئەگەر کتێبێک دانا وەکو ئەحکام جەنائیزی ئەلبانی قەیدی نییە چونکە لەوێنەی نییە سفەی سەڵات دابنن شتیوان نەکراوە سفەی سەڵات کتێبی وەها نەنووسراوەتەوە تۆ تەماشا کە بزان عولەما هەر کتێبێکیان نووسیوە هۆکارێک بووە واسطیە تەدموریە حەمەویە خەڵکی واسط پرسیارەکە خەڵکی حەما پرسیارەکە خەڵکی تەدمور پرسیارەکە بەڵام ئێستا هەر کەسێک ئەچێت بەیەکیوە ئەلکێنەوەی کاتە کتێبێ بە خۆمانی پێ عیبدار نەکەین باشە براکانم مامۆسای وامان هەیە تا ئێستا نزیکەی 100 ساڵ تەمەنێتی نزیکە خەریکە بێتە 100 ساڵ ئێستش ماوە بەس ئێسقانەکانی ماوە خوای تەعالا ڕەحمی پێ بکە تا ئێستا کتێبی نییە لە ژیاننامەکەی خوێنمەوە ئەو کەسەی کەوا ژیاننامەکە نووسێ پرسیاریان لێ کردووە بۆچی کتێب نانووسی لەوەشدا لە خوا ترساوە نەیوتووە لەبەر فڵان و فڵان و دەرسمایە و نازانم وا ئەکەم واکەم نیسە ئەڵێ چی حبی بە ئیلەیە تەدریس لام خۆشەویست کراوەتەوە